خەریک بوو ترامپ بە دەردی جۆن کەنەدی بچێت. وردەکاری تەقەکردن لە دۆناڵد ترامپ. تەقەکردن لە دۆناڵد ترامپی سەرۆکی پێشوو کاندیدی ئێستای سەرۆکایەتی ئەمریکا لە هەموو جیهان کاردانەوەی زۆری دروست کرد. ترامپ لە میانی کۆبوونەوەیەکی جەماوەری لە ویلایەتی پەنسیلڤانیای ئەمریکا لەلایەن کەسێکی تەمەن 20 ساڵ تەقەی لێکرا. ترامپ لە کاتی وتاردان چەند گولەیەکی ئاراستەکرا و یەکێک لە گولەکان بار نزیکی گوێی کەوت و تیغی کرد و بریندار بوو. دیمەنی تەقەکردن لە ترامپ و ڕاکردنی پاسەوانەکانی زیاتر لە دیمەنێکی شانۆیی دەچوو. لەناو سەدان هەواداری کۆماریەکان و ترامپ دەنگی چەند گولەیەک هەمووان دەشڵەژێنێت. ترامپ خۆی دەدات بە زەویدا و دەبێتە هاتوو هاوار و لە چەند چرکەیەکدا ناوچەکە دەهەژێت. پاسەوانەکانی ترامپ خۆیان دەدەن بەسەر ترامپدا. لە چەند خولەکێکدا هەواڵەکە گەیشتە هەموو جیهان و بوو بە مانشێت و هەواڵی بەپەلەی هەموو میدیاکان. ئەرزوو کۆشکی سپی و جۆ بایدنی سەرۆکی ئەمریکا هاتە سەرخەت و وتی ڕووداوی تەقەکردن لە ترامپ تێرۆریستیە و دەست بە لێکۆڵینەوە دەکەن. ئەرزوو FBI دەستی بە لێکۆڵینەوە لە ڕووداوی هەوڵی کوشتنی ترامپ کرد. ترامپیش نەخۆشخانەی جێهێشت و ڕایگەیاندکە تەندروستی باشە. ڕووداوی تەقەکردن لە دۆناڵد ترامپ لە هەمان ڕووداوی تەقەکردن لە جۆن کەنەدی سەرۆکی ئەمریکای ساڵانی 60ەکان دەچوو. جۆن کەنەدی ساڵی 1963 لە شاری داڵاسی ئەمریکا تەقەی لێکرا و تیرۆر کرا کە گەنجترین سەرۆکی ئەمریکا بوو. ترامپیش هێندەی نەما بوو بە دەردی جۆن کەنەدی بچێت.